والله برایم ئەمە وەچ کابرای گوتنی ڕزقمان لە خوای دەوێ و نابی بێ ئومێدش بین لە ڕەحمی خوای چێ دەری هەر خێری تێدانی ئەو بێبارانیە ئەمە چ جوانین کەس لە بازاری خوای ناگە مامچەخوا ئامەنە بالله ڕزق دەست خوایە بەس زگمان بمەڕ مارەتە دەسووتەیە کەرەجایەک نییە لە باقارە بیخوا کاکە برایم ڕزقی وانیش خوا دەدا هیوانیش هەر لە تەرەف خوایە بەس ئەنگۆ زای چ بکەن دەست بەو بڕە ئەرزاقی برن کە لە بەردەستانە بەولا بەلایدا پەرتی مەکەن و ئاگاتە لێبی دەبی وە بکەین چارەمان نێچەخوا ئەرێ وەڵڵا کاکە زۆر مقەیەد بن خوا کەریمە کە هادی بە ناشکری نارێم سەلەمی لەسەر چ بکەم کوڕ خۆم ها ئەوە دەبینی بارانەکەی تاخیر کردی عالەمەکەش هەموو بێ ئومێد بوو ماشە مام عەوڵە چارە ئەمە لەو گوندێک کەسێک نابینم پارەی لێ قەرکەم بە سەلەم کوڕم هادی ئەتوو واز لە سەلەم و مەلەمی بینە ئەمە چارە چیلۆ کوڕ خۆم هەر دەکەم چارێک و مام عەوڵا بە قوربانت بم هەوکە هادی کوڕ خۆ ئەمە ئەوکە بەعزە پارە کردە دەمی لەو سەری ئەگەر هادبوو ئەوە بمدەوە ئەگەر نەشت بوو کورە گەردەنی خۆت و بابیشت ئازا مام عەوڵا دیارە تو هات پێ باشە ئەرێ وەڵی کوڕی خۆم ئەمن ئەو هەم پێ باشە لەوەش زیاتر هیچ چارێک کەم نییەم لە بۆ بکەم مام عەوڵا مارت گەرەک ئاوە ئەو چاکەت قەت لە بیر ناکەم ئێ چ دێ بکەم کوڕم ئەتووە بڕاستە ئەوڵە ئەرێ وەڵڵاهی چێخوا عالەمەکە بە تەواوی ئومێد بڕابووینە دەرێن تازە بەشباری بە کەلک نایە کاکە پەرە لە پاییزێن نەکەوی بێفایدەیە ئەوجە چێ عالەمەکە بەعام وا فکر لێ دەکەنەوە بستنە جێیەکی هادبی ڕزقەکی لێبی ببنە سەپان و جۆتیار پشتیوانە یعنی کەس ڕۆیشتیە وەڵڵاهی چێخوا ئەگەر غەرەت نەبم مندارەکانی مای ڕەشت عەبدۆشی و لەگەر یەک دووچی مارێ مەلە داودی هەلەوانە ڕۆیشتین ئەوڵە وەڵڵاهی چێخوا وابزانم مەجیدی عەزم و بەداریشان لەگەر چووە دەرێن هەوا بوونە لە زێ پەڕینەوە چوونە ناو کوڕێ لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم هەزار جار ئەوەش ئیرادەی خوایە ئەوڵە ئەرێ وەڵڵا چێخوا خوا ئەگەر دەرکەی ڕزقی بکاتەوە و ڕزقی بدا بەخۆش نازانی کوی دەدا بە خودای لە خەتە جۆتە چیژبی دەدا ئەتوو بەبیرت نایە ئەوێ سارێ لە قەراجەیەک و شێستی بڕی وەرێ 57 و چاکم ببیردی بزانە ئەو جەخوا کەریمە ئەرێ بەتەمای خۆ ئەمریکا خێر واتی لای هەر خێرە مام چێخوا ئەوە با مام گوتی ئەو پارەی بدە مام چێخوای بەخۆی دەزانی لۆ چییە ماریا علی وەبزان بە توشدا قەومێ لە مام چێخوا چ بکەین چارەمان هەیە باشە و کەنجی دەڕۆ لەسەر خێرانەوانیش لە مام چێخوا لە قسان دەرێن دووش بەی و ئەوانیش دەستنە بادینان ناوەڵە مام چێخوا ئەوان دەستنە وراتی کۆی علی زۆرم پێ ناخۆشە بەس چ بکەین خۆی دەزان پێت ناخۆشە مام چێخوا بەس چارە هەیە دێنەوە علی واللهی ئەگەر نسیبی تووی خوا خەرەمی لێداوی بەکەس ڕۆژ نافتەوە هەر دەفتەی تو ماوەکە سەبر بگرە توش خوا کەریمە هەر بە سەروان نە کاکە حوسێن
کوڕم ئیرادەی لەسەر نییە ئەگەر ئیرادەی لەسەر وایە خوددا دەزانی دوونی ئێوارە دیتیت شتۆ هەوری هیناز جیگەیاندا ئاردی گوتمان ئەلعانەچینێ ئەو دەشت و دنیای کەڕ و کوندەکە هەموو دەبن ئاوێ غەرق دەبین دوای خۆ بە خۆ دیتت دێدا ئاوای کرد لە دێدەوانە ڕۆژ لەودای وراتی کوێ مام عوضە ئەنتیکە لەوەیە ئەو هەموو خەرکە دەست بڕ دەکات لە خوای گەورە دەپارێتەوە ناشوان دوعا حسین دوعا کو قبول دەبی کورە کوڕی بابم هەر دوور مەڕۆ ها لەو گوندەی خۆمان دووسەیەک هەیە خۆی زۆر چاک خۆش کردیە دەرێ لێگەڕێ ئەگەر بی عربەی بە سێ چار قات بفرۆشتەوە ئەو خەرکەی زۆر دوعا کو قبول دەبی کوڕی بابم باوڕت بۆ خودای هەبی هەر لەو گوندەی وا هەیە پڕ بە در حەز دەکا پشتی لێ نەباری پشت زەکاتیش هەیە هەر لە دەیانێکە چ زەکاتی ناداتن ئەو جا ئاخە باران کو بباری کاچین هەزار ڕەحمەت لە داکو بابن وەڵاهی ڕاست دەکەی ئەدی بابی من کوڕی بابم ئەتی بەو حالەش دەمانەوێت بارانمان علی بە مامت برێ کوڕم دەست لە حیوانەکان نەدا با نەفرۆشتن بڕەک سەبری هەبیتن باشە واللهی مام ئەوڵا چارەمان نییە بابا کوڕم چارە دەبی ئینشاءالله خوا گەورەیە مام ئەوڵا مارات کو بەخێر دەکرێت ئەگە لەوە ڕی نەبی وردە دەبی هەندەچیان بفرۆشین لە ئەوکانت کە پێ بەخێر بکەین ئەوە بە معناوی ئەمە چمان نەکرد کوڕم ئەدیوێنی مام ئەوڵا کوڕە بە مامت برێ با هەندە جوو ئەو پەیدا بکاتن کاش ئایدی من هەرکایکە ئەرێ وەڵا کوڕم ئەوە پار مندار دوو لەو دەکایان دا کردیە با لەو دوو لەو دەکای لەو دەک لۆنگۆبی یەکیش با لە بۆ مە بمێنێتەوە خدا دەزانی مام ئەوڵا ئەوەی بە مامم بری الله صالح أبو بارانا يا ربي خداي يا ربي خداي جولة لو خاتي اسمي أعظمت لو خاتي ناو جوانا كانت لو خاتي أو پیغمبرنا داري كمحمد المصطفى يا خوايا لو خاتي همو پیغمبران بارانش برحمت مالو بنوری خدای گەورە لەگەر ئەو بارانەی یا ئەرحەم الراحمین دەبردان و جاوەرمان لۆ بژێنێەوە یا ئیلاهی لەگەر ئەو بارانە بەڕەحمەتەی دل و دەرونیشمان لەگەر سافکەی یا ئەرحەم الراحمین خدایە ئەمە هەموو چاومان لە حەزەمەت و کەرەمەت و دەستی تووە یا ئیلاهی بێبارانی زۆر ناخۆشە بەسەرماندا ببارێنێ یا ئەرحەم الراحمین دیسان دەیرێمەوە خودای گەورە لۆ خاتی ناوە جوانەکانت ڕەحم بە عەبدی خۆت بکەین ڕەحم بەڵێ بکەی یا ئیلاهی خدای گەورە خۆت ئاگاداری حیواناتمان زۆرە تەیری توارمان زۆرە یا ئیلاهی وەکە جیاو گۆرشین بی یا ئەرحەم الراحمین ئەوانی لێ تێر بخۆن ئەمەش هەروەتەری یا ئەڵڵا هەر خۆت خالیقی هەر خۆت رازیقی یا ئەڵڵا لە تو زیاتر کەس ڕەسق دەرنیە تەنها ئەتوو نەبی خوای پارانە و هاوارم بەس لۆ تووە
بەس داوا لە تو دەکەم یا ئیلاهی یا ئەرحەم الراحیمین یا الله. خی گەورە دیارە ئەمە خراپین ئەگەر نا ڕەحمەتی تو تەشت و دنیای هەموو داگیر کردیە ئەگەر ئەمە خراپ نەبین تو دەکەی ڕەحمەتمان لێ دەگری خوددایە یا ڕەبی خوددایە بە عەمەلی خۆمان لەگەرمان نەکەی خوددایە خوددایە ڕەحمەتمان پێ بکەی خوددایە تووشی غەزەبمان نەکەی خوددایە دەرکەچی خێر و بەرەکەتمان لێ بکەی و بارانەشی ڕەحمەتمان لە بۆ ببارانینی خوددایە خوددایە ڕەحمەشی بەو هەموو زیندەوەر و بەو هەموو بوون و کائیناتی بکەی لەسەر ئەو دنیاە خوددایە ئەو تەیری توارانە ئەو حیواناتانە خوددایە ئەو بەشەرانە خوددایە خوددایە بە عەمەلی خۆمان لەگەرمان نەکەی خوددایە خوایە بارانەشی بە ڕەحمەتمان لە بۆ ببارێنی یا ئەڵڵاه یا ئەڵڵاه یا ئەڵڵاه خوددایە. خوایە لۆمەش خوایە بەشی مەش بدە خدایە ئەمەش عەبدی توینە خدایە خدا بێ بەشمان نەکەی یا ئەڵڵاه خوایە لۆمەش ببارێنە خوایە ئەی هاوار خوایە لۆمەش خوایە بێ بەشمان مەکە ئەی ئەدی ئەمەش خوایە ئەمەش لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. ما شاء الله خدايا أو صالحات شيء يبي شيء بتن أو يا رب خدا صالح محمد علي أو بارانا خونا تسوي يا رب خدا. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. ما شاء الله خويا ما شاء الله خدايا لقوري ولعظمته ولكرامته خود خدايا. كنا أولى أو خونا قال عندك أتو زاين سبكا أتو تعقيب أو صالح نهوي بكا برو بزانا سيا كل أو خونا السرشتيدا أو جمانية أو خونا أو زين خون واتو جراته شيخ وباورد بو خداي حبيت النية يعني حدد جوها في عندك حواري عندك اللي عم قلت هوريك برو تسأل عادي صالحي عمد علي ليه ببارينا ليه بتاركه أو عندي هاوار يك بدل جوهم هاوار عندك اللبو مشكورة عندك شي لبو ما باورد بو قرآن هبي لقر تكانوا هاوار كدني بخبر هذا عولا أو صالح حمد عليا غريب نية عولا برو تعقيبك بزعن الشيء تصدق تسناك تكسك أو الصدقات أو خونا غريب نية كل أو خونا زور أنت سبحان الله أو جودكم دتسم تعقبي دكم دبين مول لبنو بنسكو بنوانشي بيدكم سيو تسني أو كابل برو كاكا عولا برو بيبكو برو بزانا يعني أتو عولا هاي بأشكال يقول برسل عدي صالح بالينا سبحان الله كل بيموتي أو هذا شيخو كل كاكا برو تأخير نبي زو تأخيرك بزانا سيا أو صلا كاكا بخير بيو عولا هلي هتا إيرا إن شاء الله قندك ديتوا كنا قلنا كم ديتوا شيخوا صالح عمد علي شن ديتوا بأساني ديتوا عولا أري والله شيخوا شو ما قلتي
چوومە گوندی چوومە ناو زەلامان دانیشتم گوتم ئەرێ ساڵحی ئەحمەد عەلی لێرەیە گوتیان ساڵە ڕەنج بە خەسار گوتم وەڵاهی ئەمن زانیتم ساڵحی ئەحمەد عەلی گوتی ئەمە پێی دەرێن ساڵ ڕەنج بە خەسار گوتم مارەکەم پیشان بدەن وەڵا مێردمندارۆکەشیان بەگەردان چوو مارەکەیان پیشاندان لە مارێ بوو سەلام عەلەیک عەلەیکوم ئەسسەلام وەڵا دانیشتیم بوومە میوانی ئەوجا چێخوا جێ بدەی بارلۆت بجێڕمەوە ئەو ساڵح ڕەنج بە خەسارە چێە و چییە و چ بووە الله أكبر الله أكبر نيران الشاه يا خوب خيراتي كاشم يوان بيرا ولا سسل ولا سستاوان براسي مارك داودان كرمو دريم ناود بخير عوضة يا خوب خيري كا الله سلامت يا ربي يا خوب خيري ماري خوتا ميوان دبي قدري بيجي أوش فرمودي پیغمبري صلى الله عليه وسلم سرتاوان بي مارێ سەد ماری لێ بکەیتەوە کاک ساڵح ئەوزا ئەمریکا ست پێویستە بە سەرچاوان لۆکی جێبەجێکەم کاک ساڵح ئەوەی ڕاستی بی ئەمن لە بۆ تاقیبی شتێکی هاتیمە کرد جەنابەت ئەتوو ساڵحی ئەحمەد عەلی وەنیە بەرێ براکسکەی خۆت کاک ساڵح ئەمن لە گوندی وەچی لە تو لە مارێ توم پرسی لۆ بە تو دەرێن ساڵحی ڕەنج بە خەسار کاک عەوڵا خوا کاریان ڕاست بینی ئەو خودایە گەورە هەر بە خۆی باش دەزانی چێ ڕەنج بە خەسارە کاک ساڵح ئەتوو پێم نارێت چیش دەکەی فەلاعەتی دەکەم یعنی گەنم و جۆی دەچینی بەرێ کاک ساڵح ئەتوو عادت بەراوە نانا دێمە معناوێ هەرە توش بە تەمای بارانی وەچیمە نەخێر کاک عەوڵا ئەم بە تەمای ئەو خودایە گەورەیمە ئەگەر ڕەحمەتی وی نەبی نابارێ یعنی خوا دەنێری بەرێ ئەرێ وەڵڵا ئەدی کوو کاک ساڵح ئەتوو زۆر دوعای بارانی دەکەیوە نییە ئەمن داوای ڕستی لێ دەکەم ڕزق یعنی باران نا بەرێ کاک عەوڵا ڕزقەکەش لەگەر بارانەکەیە کاک ساڵح چار پێنج ڕۆژ لەوە پێش باران لە کنگۆ باری لە هەموو جێکی نا کو یعنی هەموو جێ نەگرتەوە کاک عەوڵا بەرێ ئەوەی ئەمن بزانم بەس لەسەر دەغری منی باراند کاک ساڵح ئەتوو سارانە ئەو حاصلاتەی کو تاو تێ دەکەی چ لێ دەکەی کاک عەوڵا بەرێ دەکەمە سێ بەشێک لۆ خوای بەشێک لۆ ئاردی بەشەش لۆ مندارە کو کاک ساڵح لە برای خۆت ناگەینی کاک عەوڵا ئەوەی خوا بکاتە نسیب زۆر جوان پاگوج و قاوێنی دەکەمەوە هەر لە یانیش دەکەمە سێجێ سێ جێی وەچی یەک دوایێ کاک عەوڵا جێیەک زەکاتی ماری خوایە جێیەکیش مەسروفی مار و مندارم جێیەکیش بە تەمای ئەو خودایە گەنمەکەی پێوەردەکەم چاوەڕێی ڕەحمی خوای دەکەم کو هەرچەندی حاصلاتە تەبی هەروەها دەکەی سێ بەش ئەوها بەش دەکەی بەرێ کاک عەوڵا چ عەربەر بێ چ سەد عەربە ئەمن ئەوهان پێخۆشە دەوجە جێ بدێ کاک ساڵحی ڕەنج بە قازانج دەوجە با پێت برێم کاک ساڵح سوبحان الله چار ڕۆژ لەوە پێشتر لە خەوێدا ئەمن بە خۆم دیتم دەنگێک لە ئاسمانێ دەهات بە ئاشکرا لە خەوری دەخوڕیەوە لە بارانە دێگۆ بڕۆ لەسەر عاردی ساڵحی ئەحمەد عەلی دێگۆ بە تارکە یعنی ببارێنە سبحان الله سبحان الله ئەوجا ئەمێن بەڕاستی قەرارم لەگەر نەفسی خۆمدا گوتم بێمە دوو ئەوەی ئەتوو جەنابەت ببینمەوە بێمەکن جەنابەت
کاگاوڵە تو ئەو خودایە بەڕاستیتەوە بەرێ بەرێ ئەرێ وەڵڵاهی کاکسانە باورت بۆ خودای هەبی بە ئاشکرا هەور لۆ تو سەوق دەکرا یا ڕەبی پیرۆزت بیتن یا ڕەبی پیرۆزت بیتن خوا زۆر شکر خوایە خوایە ئەی هەزار ڕەحمەت لە داک و بابت ئەرێ وەڵڵاهی یاخۆ پیرۆزت بی یاخۆ حرارت بی کووت کردیە هەر ئەوها بکە يا سبحان الله يعني أو صالح حمد علي أو أبو ئەوجا چێخوا لە هەمووی ئەنتیکەتر با پێت برێم ئەمن لە گوندی وەچی پرسیم گوتم مارێ ساڵی ئەحمەد عەلی پیشی حەمدەن ئاگام لێ بە عالەمەکە پێ دەکەین دەهاکۆشێ ئەو ساڵ عەشێت و شوارە زۆرم پێ ئەنتیکە بوو یعنی خەڵکەکە بەشێتی تێدەگەیشتن أي بخبر لأخوان صالح رنز بخسارة ها بەرێ بەرێ ئەمان بشە خوارێ وەڵە ئەوها وايلي بخبرانا أوان رنز بخسارة صالح رنز بخسارة نية ئەرێ وەڵڵاهی چێخوا ئەو ساڵعا ئەو های کرد و های کرد دەرسەشی ئەو تۆی دامن ئەمە هەمومان دەبی بە خۆ دابزینەوە حیسابە چ خۆمان بکەین لەو خوایە بپارڕێنەوە کە خوددا لێمان خۆش بی کەرەمی خوش گەلک گەورەیە ڕوحمی خوش گەلک زۆرە ئەو جەبا لە هەمووی باشترە هەر کەسە و حیسابە چی لە خۆمان بکەین بە حیسابی خۆمان دابینەوە